خەمی دووری پیرم دەکات بەڵام بێهۆی ئەمانەوە لە دڵی خۆت دەرم بێنە چون مەحاڵە گەڕانەوە خەمی دووری پیرم دەکات بەڵام بێهۆی ئەمانەوە لە دڵی خۆت دەرم بێنە چون مەحاڵە گەڕانەوە مەگری بۆ من دەبێ بڕۆم هیچم نەماوە بمانەوە نەیانێشمە بۆ یەکتری لە دوای گریان و پاڕانەوە مەگری بۆ من دەبێ بڕۆم هیچم نەماوە بمانەوە نەیانێشمە بۆ یەکتری لە دوای گریان و پاڕانەوە نەمدەزانی ئەم دنیاە بێڕەحمی ئەم سووتێنێ ڕۆژ لە ئاسمانی من دەبا خەو لە چاوم دەتۆرێنێ نەمدەزانی ئەم دنیاە بێڕەحمی ئەم سووتێنێ ڕۆژ لە ئاسمانی من دەبا خەو لە چاوم دەتۆرێنێ مەگری بۆ من دەبێ بڕۆم هیچم نەماوە بمانەوە نەیانێشمە بۆ یەکتری لە دوای گریان و پاڕانەوە مەگری بۆ من دەبێ بڕۆم هیچم نەماوە بمانەوە نەیانێشمە بۆ یەکتری